دەچمە باسخواسی کتێب و فیلمی ڕێزپیری ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە لەگەڵ زۆر بەڕێز کاک محەممەد علی سەلمان نووسەری کتێبەکە دەست بە گفتوگۆ و باسخواسی یەکەمم دەکەم بەسەر چاو لێرە دانێ کتابەکەی کاک محەممەد بەخێر بێ حاڵ باشە ئینشاءڵڵا یاخۆ بەخێر بێ سەرچاو بە ئەو کتابە بێتە ئێرە دەستخۆش کاک محەممەد بابزانین بیرۆکەی کتێبی ڕێزپیری ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ سەرەتا سوپاسی ئەم گفتوگۆیە و دیدارانەکەم و خۆم بە شەڕف من دەزانم یاخۆ بەخێر بێ سەرچاوە ممنون. بسم الله الرحمن الرحيم رب اشرح لي صدري ويسر لي امري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. گرنگی ئەم باش خواستە لەوەیدایە کە چەندین سەرچاوی مێژوویی لە یەک کتێبا کۆکراوەتەوە وەکو مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم خەڵکی هەڵە بزانم پیاوە بەڕێزەوتی گرنگی ئەم باشە خواستە لەوەیدایە کە سەدا حەبتای مێژونووسانی کورد ئەم بابەتیان نەکردووە. من شتم گرنگی مامۆستا چۆن سەدا حەبتای مێژونووسانیان نەکردەوە وتیان وتی تۆ بابەتێکت هێنا بابەتێکی هەستیار و مێژوەکەی دوورە سەرچاوی کەمە پێویستت بەوەیە کە تۆ بچی لە ناو مۆڵفەخانەکان لە ناو مەتحەفەکان لەم بابەتە بکۆڵیەوە و ئەم دەستکەوت و سەرچاوانە ئاشکرا بکەی کە پەیوەندی بە مێژوو نەتەوەی کوردەوە هەیە. ئەم باسی خواستی ڕێزپیری بەڕاستی باسێکە یعنی ئەگەر ئێمە تا 10 ساڵی تریش لەسەری بکۆڵینەوە و هەر گرنگی بەوەتە بدەن بەڕاستی کۆتایینەیە چونکە وای کردووە چەندین تێڕوانینی جیاواز بهێنێتە کایەوە بۆ منە تا ئێستا ئێمە بیستمانێکە گوایە کریستۆفەر کۆلۆمبۆس ئەمریکای دۆزیوەتەوە بەڵام کاتێک نەخشەی ڕئیسپیریان دۆزیەوە هەر بەجددی پێیان وا بوو دەبێت پێش کریستۆفەر کۆلۆمبۆس چەندین زانا و گەڕۆکی بلیمەتر هەبوو بوون کە بەناو بە ئاستی بەگەشتی دەریایە چوون بۆ ئەمریکای باکوور و باشوور و شوێنەکانی تری وەکو کیشوێری بەستەڵاشی باشوور کە پێوتری ئەنتراکتیکە ئەم شوێنیان کەشف کرد بێ دۆزبێتیانەوە. ڕئیسپیری شانبەشانی سەلاحەدین ئەیوبی و نەوەکانی تری کورد کە قیمەتی تەواو نابێت یەکەم کەسە چەندین دەستکەوتی کردووە کەوای کردو ئەم پیاوە پێگەیەکی گرنگ لەسەر ئاستی جیهانە بنوێنێ بۆ نمونە پیاوێکی وەکو چارلز هاپکوت دێ هەرچی سیستەمە لە ئەمریکا لە منهەجەکانی ڕئیسپیری بخوێنن و پیاوێک وەکو ئارلینگتۆن مالەری کە پێی وایە ئەمریکای دووبارە بدۆزرێتەوە دووبارە دەبێت دابڕژدرێتەوە لە ژێر ناونیشانی ڕئیسپیری و چەندین پیاوانی وەکو گراهەم هانکۆنگ و لەسەر هەمیانەوە ئالبێرت ئەینشتاین سەرسامی خۆیان بۆ ئاست کارەکانی ڕئیسپیری درکاندووە و توێژینەوە و کتێبیان لەسەدەر کردووە. بەڕاستی ئەمە بەداخەوە زۆر تاخیرین لە ناساندی ئەم زانە بەڵام ئەم پێگەیش بابێتە هۆی ئەوەی هۆشیارێکی خێرایی لە ناوانە ڕووبدا. زۆر باشە کاک محەممەد بابین باسی ڕێزپیری بکەیت بابزانین ڕێزپیری خۆی چێە و هەروەها چی کردووە؟ بەڵێ ئەم پیاوەڕێزە لە سەدەی 15 لەدایک بووە لە ئەو کاتێک کە تەکنەلۆجیەکی وە بەردەست نەبووە داهێنانێکی وا نەکراوە کە ئەم پیاوە وەک بڵێ کامەڕە و شتێک نەبووە کەم پیاوە نەخشی پێدا بچێشە ینی دانیان ئەڵێن لەو کاتی لە سەدەی 15 و لەدایک بووە سەیرە ئەو ڕەنگانی لە کوێ ناوە کە نەخشەی پێ دروست کردووە وە ڕووپێوی و هێلکاری و سێگۆشەکاری ئەوانە نەبووە. ئەم پیاوە لە ناو دەوڵەت عوسمانی لەدایک بووە کە خەڵکی برازیە وەکو لەسەر نەخشەکەی باسی خۆی کردووە کە باسی خۆیەکە ڕئیسپیری با لە سەدەمیەوە ببستین و بڵێن نووسیوێتی الخەریتە حتى كنستي خريطة تي بتاعي كردي نسيوني نسي خريطة بطاي عربي هرب كردي خو ما نسيت أستاذ نسيتي خريطة الفقير الفلامي بو فقيرك بيكدوش تيكي أساس كنالي محبي وشاعراني يما الفلامي بزور اشتكانوا وكردو مست شاعر كان ينالي محبي زور بروني أشكرا بمنا عندك شيء إنجليزي عندك شيء عربي كردي هنا الفلامي بيكدونا الخال والخول بس بيخاك وخولا بلام الفلامي بيواكا أبيش لبروي استردامكي كلاسيكا ودورة بۆ شتێکی یاسا الفولامی پێواکە نوستی الفەقیر پیری ئینجا کە نوستی پیری سێ نقطەی کوردە بۆ پێ ئەم تێڕوانینە زۆر سێرە ئوستاد ئەمە وایەکە ئەم دەستەواژەی کاڵێ لە ئەسڵی زمانی کوردی لاتینی وە پێچوانە بێتەوە چکە ئەم پیاوە دەستنووسەکەی ئی پێش ئەم ئەحمەدی خانی و ئەوانی ترە کەچی لە کاتێدا بە ئەلفوبێ عەرەبی نووسیوێت بەڵێ دواتر باسی عەشرەتی خۆیەکە کە برازیە
ئەڵێ من خەڵکی برازم ینی ئەمە نقطەیەکی زۆر گرنگەکە ئێمە ئەو کەسانی کە ڕئیسپیریان بۆ خۆ بردو بۆ منە کە تورکیا عەرەبە یان وڵاتانی ترن ئەمە بەئاش کرا ئاماژە بە عەشرەتی خۆیەکە کە عەشرەتێکی کوردیە وەشتێکی گرینگە لە ئامەد ئەم پیاوە خەڵکی ئامەدە عەشرەتێکە زۆر فراوانە بەڵێ لە ئامەد باشە بەڵێ کاک محەممەد خۆی کاتێک ئێمە ومانان کە قسە لەسەر هەر بوارێک یان کتێبێک یان کەسێک با بڵێن کەسێکی وەکو ڕئیسپیری دەکەین پێویستمان بەبوونی کۆمەڵێک بەڵگەیە لەسەرەوەی کە منێک یان تۆ یان هەر نووسەرێکی دیکە یان هەر کەسێکی دیکە کە شتێک بەرهەمدێنێ لە شتێک دەکۆڵێتەوە شتێک دەدۆزێتەوە دەبێت کۆمەڵێک بەڵگە هەبێت کە پشڕاستی بکاتەوە تۆ ئەو ئیشت کردووە من دەمەوێت ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم ینی بەڵگەکان چین کە ئەوە بسەلمێنن ڕئیسپیری ئەمریکای دۆزیوەتەوە دەستخۆش پرسیارەکە زۆر لە جێگای خۆیتی وە زۆرش بە قایلکەر و بە جێگای تێڕامانە ئەم ڕئیسپیریە هەندێک شتی کردووە کە ئەم پیاوە بە دۆزەرەوەی ئەمریکا بسەلمێنرێت بەڵام پێشەوەی مە باسی شتەکان بکەین دەبێت باسیەوە بکەین کە کریستۆفەر کۆلۆمبۆس بۆ بە دۆزەرەوەی ئەمریکا ناسراوە تەنها لەبەرەوەی ئەوڕۆپیە تەنها لەبەرەوەی مێژووی ئەوروپا و ئەعلان و بڵێن ڕیکلاماتی ئەوروپا بەسەر جیهان زاڵە بۆیە دەبێت ئەو بێت نەخێر بە شێوەیەک لەبەرەوەی ئەم ڕئیسپی ئەم کۆلۆمبوسە ئێستا لەسەر ئەوڕۆپیەکان خۆیان کە من لەو کتێبەشە باسم کردووە دوور لە هەر سەرچاوێکی ئیسلامی و سەرچاوی مسلمانان لەسەر خامە و دەستنووسی ڕۆژاوایەکان خۆیان کەمبریکی و بەریتانی و کەنەدین هاتوونە دەڵێن کاکە دەبێت ئێمە بە مێژوو دابچینەوە لەبەرەوەی کریستۆفەر کۆلۆمبۆس زیانی بۆ ئەمریکا هەبووە یعنی ئێستا میراتی کۆلۆمبۆس لەژێر لێکۆڵینەوەیە ئەڵێن ئەم پیاوە کۆلۆمبۆس کاتۆتە ئەمریکا خێلە ڕەسەن ئەمریشەکانی کوشتووە کە پێی وترێ هیندە سوور لە کاتی دەستاژەکە هەڵەیە چەندین زیانی بۆ خاکە گەیاندووە و ڕەشی کوژی کردو منداڵانی 10 ساڵی هێناوەتەوە کردێتە کۆی لە بۆ شاژن ئەنی ئەم دەستکەوتەیە نەنەخشێکی کێشاوە بۆ ئەمریکانە ئەمریکای ناساندووە بۆ تێرە هیندستانە ینی ئەو هەموو چۆنەڵی حەلاق و با بڵێن قسە و باس و قسە تێکەڵ و پێکەڵەیە بزڵەبەت ینی ئینسان ناکرێ ئەمە بە دۆزەرەوە بناسرێ هەر شوڕیە بێمێژوو لە کاتێکدا ئەبینین کە کۆلۆمبۆس ئەچێتە دواوە کەسی کردێەوە کە ڕئیسپیریە بۆ پێویستە ڕئیسپیر بە دۆزەرەوەی ئەمریکا بناسرێ ئەمە پرسیارێکە کە بەڕاستی پێویستی بە وەڵامێکی قایلکەرانەیە سەرەکی ترین شت ڕئیسپیری کە ئاچێت بۆ ئەمریکا بنەمای دۆزەرەوەمان بۆ دەرەکەوێت دۆزەرەوە دەبێت کەسێک بێ کە شوێنێک ئەدۆزێتەوە چیت بۆ شوێنێک نەخشەی بۆ تاتێ یەکەمین شت کە ڕئیسپیری کردێتی نەخشەی بۆ چاوە یەکەمین نەخشە کە ئێستا زانایان پێی سەرسامن و لێکۆڵنەوە لە سەرەکەن تیۆری لەسەردا ئاماژێنن ئەمریکا لە تەڵەبەکانی خۆی بعد بۆ واشنگتۆن لە کۆشکی سپی ئەوانەیە و یاخود باڵێ بۆ مۆزەخانەکانە نەخشەی ڕئیسپیری کوردیان پێشانەدا ئەمە بەڵێ ئەڵێ هەیە ئێستا وەکو کۆپیەک لە کۆپیەکیان کردووە بەخۆ ئەوەی کە زانان سەسان کردن نەخشەکەی ڕئیسپیریە ئەم نەخشیان هەڵگرتووە لە کۆشکی بەخۆ لە کەمزار لە تۆپقاپی لە ئەستانبۆڵ دۆزراوە دواتر کۆپیەکی برد ئەمریکا بۆ واشنگتۆن لە ئەمریکا قوتابیەکان ئەم نەخشیان پێشاندن ئەڵێن گەنجینە ئێمە دەبی شانازی بە مێژووی خۆمانەوە بکەن لەبەرەوەی نەخشەمان هەیە ینی گرنگترین شتەکە هەیتیان ئێستا بۆم لە ئێمە وەکو کورد ئەگەر نەخشێکی زۆر کۆنمان هەبێدین شانازی پێواکەین وڵێ نەخشەمان هەیە ئەمریکاش ئێستا هەمان بەزمێتی ینی یەکەمین شت کە وەکو باسم کرد کە پێویستە بە ڕئیسپیری بە دۆزەرەوە بناسر بلیتە لە نەخشە ینی نەخشەی کێشاوە بۆ شوێنی جوگرافیەکەی دەستنیشان کردووە ئێرە بۆم لە ناوەکانی نووسیوە هەتا هەندێک ناوی خۆی لێناوە و هەندێک ناویشی لە پێشخۆی وەرگرتەوە بۆ نمونە ئەو بزانانی کە پێشتر چوون بەڵام بە دۆزەرە ناسراون بۆ نمونە منسا بوو بەکری دووەم بەیرونی کەوانە باسییان لە هەبوونی کشوەرێکەوە بەڵام نەچوینە ئەوان دووبارە ڕئیسپیری هاتووە هەندێک ناویشین دەستنیشان کردە بۆ نمونە هەتا ئەمە وەکو گشتی نەخشاندویەتی و شوێنی بۆم لە قەڵای فلادیناندی دەستنیشان کردەوتی ئەم قەڵایە ئەکەوێتە شوێنی کۆتایمینی ڕۆژاوە ئەنی جوگرافیەکەی دەستنیشان کردەوە ئەمە جێگای میمە بە دەقیقی هیچ ئێستا بڕۆ نەخشەی ڕئیسپیری بێنە لەگەڵ نەخشە ئێستا زەویە زانە ئەڵێن ئەوەی جیاوازی بێنیەتی چکە ئەم پیاوە بەدەست کێشاوێتی ئەمە جێگەی سەرنج و تێڕانینە بەڵام نەخشەی ئێستا کە من تۆ لە GPS بەکاردێنین یا موبایل بە کامێرا لە مانگە دەستکردەکانەوە ژیرە نەخشەکە بەڵێ ئەمەیە کە ئەم پیاوە بە کورد بیچێشی بەدەست ئەوەی ترش بە کامێرا ئیگیرێت تەماشاکە هیچ جیاوازی بەڵێ هەر ئەڵێن فەداییەک ئەویش هەریس نیە چکە بەدەست کێشراوە شتێکی ترکەوە کە ڕئیسپیر بە دۆزەرە ئەمریکا بناسرێ بریتە لە تۆمارکردنی ئەو ڕووداوانەی کە لە ئەمریکای بینێ بۆ نمونە بەڵێ
ناوی هەموو عشیرەتەکانی خێلە مەکسیکانی ئەمریکای نووسیوە، یعنی ئەمە زۆر سەرنجە بۆم لە تۆ بزانی چیرۆکی ناڤاچی چیسیکۆ ئەوانە هەموو عشیرەتن لە ئەمریکا، تۆ ناوی ئەوان بنووسی، ئەمە جێگای سەرنجە، ناوی کشت و کاڵ خواردنیان بنووسی بڵێ ئەم زۆرە لەسەر ینی بەربوونی ژیانان ئەمەیە. تۆ ناوی با بڵێن ماسیەکانیان بنووسی، ناوی چیاکانیان، ناوی ڕووبارەکانیان، شوێنی جوگرافیان دەستنیشانکەی بڵێ ئەم شوێنانە بە کانزای زێر باون، بە ڕۆبی باون، ئەوانە زۆرە ئەڵماسیان هەیە بەو شێوەیە، یعنی تەفاسیلی دیتێڵی بابەتەکەی دەستنیشان کردووە. یعنی وردەکاریەکی وە زانان ئەڵێن وەڵڵاهی ئەم پیاوە زۆر عاقڵ بووە لەبەرەوەی هەموو شتێکی لەسەر نەخشەیە نەچێشاوە، کتێبێکی لەگەڵ نەخشەیەدانەوە، کتێبەکەشی بەناوی کتاب البەحریە، کتێبی دەریاوانەیە، کتێبی دەریاگەری، وای کردووە هەرچی لە گەشتەکەی بینوەتی تۆماری کرد. بەڵێ جا ئەمەی کە جێگای سەرنجە ئەڵێن لەو کاتی فڕۆکە نەبووە، تیارە نەبووە، ئەم پیاوە چۆن چیای بەرازیلی چێشاوە، چۆن چیاکانی ئەریزۆنا چێشاوە، چکە بۆ کێشانی چیاتۆی پێویستت بە توانای ئاسمانیە، ئەنی فڕۆکە نەک توانای بەحری. ئەم پیاوە دەریاگەر بە بۆم لە تۆ ئەگەر بتوێت چیاک بچێشی خۆ ناکرێت لە ئاستی خوارەوە سەیری سەرەوەکەی، دەبێت لە ئاستی سەرەوە سەیری خوارەوەکەی چیاکە بچێشی. ینی ئێستا زانایان هەنی تووشی شۆک بووینە، هەندێک خەڵک هەیە بۆن منە باوەڕی بە بوونەوەری ئاسمانیە، ئەڵێن بوونەوەری ئاسمانی هەیە و هەرەمەکانی میسر دروست کردیە و وەرە هەتا دوایی ئێستا ئەڵێن کاکە ئەنگۆ بەڵگەتان چییە کە بوونەوەری ئاسمانی هەیە، خۆ بە ڕئیسپیری هەڵەواسن ئەڵێن ئەمە بەڵگەمان ڕئیسپیرە، چونکە لەو کاتی تیارەنەوە ڕئیسپیر چۆن نەمەخشەی دروست کردووە. جوانە. باشە کاک محەممەد، باسی کریستۆفەر کۆلۆمبۆست کرد، بەشێکی سەرچاوە مێژوویەکان دەڵێن کریستۆفەر کۆلۆمبۆس ئەمریکای دۆزیوەتەوە، بە بەراورد لەگەڵ ئەو کتێبە و لەگەڵ ئەو باسی کە جەنابەت دەیکەی کە ڕئیسپیریە، ئێوە لە کتێبەکەتان چۆن باسی کریستۆفەر کۆلۆمبۆستان کردووە؟ دەست خۆش، پرسیارەکە جوانە. ئێمە چۆن ئەڵێ ئەگەر بتەوێت گوڵێک بچێنی دەبی بۆم ئەو شتێک کە پێشتر لەوێ ڕزیوە لای بەری خۆڵێکی نوێ بینی دابنی بچینی زمینی لێ خۆش بکەین بڵێ هۆکاریش بڵێ کە بۆچی ئەم گوڵە ڕزی، ئەنی هۆکارەکەی بڵێ. ئێمە کە ئاڵێن هەتا ئێستا زانایان ناتوانێت بەڵگەیەکی وە بسەلمێنن کە کریستۆفەر کۆلۆمبۆس ئەمریکای دۆزیوەتەوە، لەمان کاتدا ئەم گوڵە ڕزیوە لە ئەبین گوڵێک دێنین بۆ دەبی شیشکەینەوە ئەم گوڵە بۆ ڕزیوە و بەکەلچەوە نا ئینسان بۆنی بکە، یاخود استفادەی لێ بکە با بڵێن بۆنی بکە، یان بە هەر لە شەواڵەکانتە سەیری بکە ڕسمی بگری. ئەم کۆلۆمبۆسا کریستۆفەر کۆلۆمبۆس بەشێکی زۆری گرنگی ئەم کتێبم بۆ ئەو تەرخان کردووە، باسی ژیانیم کردووە. ئەم بەڵگانە چین کە ئەو پێیان وایە ئەو زانایانە چێن کە پێیان وایە ئەم پیاوە دۆزەری ئەمریکایە وە چۆن زانایانی تر هاتوون ڕەدی بیر و بۆچوونەکانی ئەو زانایانان داوەتە. ینی ئێستا گرنگترین شت چییە ئوستاد؟ هەندێک کەسایەتی گەورە و گران، ینی ئەوانەی کە پێیانەوترێ حەقبێژ، پێیانەوترێ واقع بین لە ئەمریکا سەران هەڵداوە بە هیچ شێوەیەک ئامادەنینە لە ڕۆژی لەدایکبوونی کۆلۆمبوس ئاهەنگ بەجێڕن، بەیس شێوەیەک ئامادەنینە لە ڕۆژی دۆزینەوەی کۆلۆمبوس ئاهەنگ بێرن، لەبەرەوەی ئەڵێن کاکە ئەمە ئەگەر ئاهەنگ بژێڕین ئاهەنگێک ئەجێڕین کە بۆتە هۆی کوشتارگەی هەزاران میلیۆنا خەڵک، ئەمە کە ئەگەر ئەو ئاهەنگە بژێڕین کەواتە ئێمەش دەستمان هەیە لە کوشتنی ئەو هەموو خەڵکی کە کۆلۆمبۆس کوشتێتی. ئەم زۆرە قسانەی کە لە ئێستا لە ئەمریکا ئەوروژێندرێ بۆی ئەم بابەتە کە دێتە پێشەوە جێگای خۆی ئەگرێ. زانایان ئەڵێن کاکە باشە تۆ ئەم گوڵە ڕزی کۆلۆمبۆس ئەمریکای نەدەدەی چی بینە پێشەوە چێ وانە دەبی گوڵێکی تر زی بگرێتەوە، ئەم ڕئیسفێر دێتە پێشەوە، ئەمە دەیتە مەیدان و خۆی بە ساحەی مەیدانەکەەوە زانێ هەڵێ کاکە من نەک نەخشەم بۆ کێشاوە بەفاسلی گەشتەکەیشم باش کردووە، دا من باشتێکی زۆر سێرت پێ بڵێن. ئەم بیر و بۆچوونانی کە دەڵێت ئەمریکا و ئەم شتانە تەمەن ئەمە بیر و بۆچوونە لە کتێبەکەشە باسم نەکردووە لەبەرەوەی ئەم کتێبە لەسەر پێگەیەکی ئەکادیمی دامەدراوە، بۆچوونێکی زۆر جوان هەیە و ئەم بۆچوونە با بڵێن وای کردووە کە جێگای سەرنج بێ بەڕاستی، ئەویش بریتە لە وشەی ئەمریکا. ئێمە کە ئەپیستین وشەی ئەمریکا لە چیەوە ژیراوە بۆمان دەرەکەوێ وشەی ئەمریکا تا حەدێکی زۆر کوردیە، هەرو خودی ئەمریکا چۆن ئەگەر لە سەرچاوی ئینگلیزەکان سێریکەی ئەڵێن باشە کاکە ئێوە پێتان وایە کریستۆفەر کۆلۆمبۆس ئەمریکای دۆزیوەتەوەشان بڵێ، ئەمەش ئەڵێن باشە بێ زەحمەت بۆ خاچی ئەمریکا بەناوی کۆلۆمبۆسەوە نییە، وانە پرسیارە بەڕاستی سەدەبا بە ئەمریکا وترا بە کیشۆری کۆلۆمبۆس بۆ ئەو دۆزیوێتیەوە.
ئەڵێن کاکە پێش کریستۆفەر کۆلۆمبۆس ئەمە پیاوێک هەبە بە ناوی واڵدێسمر پێی وا بووە پێش کریستۆفەر پێش ینی ئاگای لە کریستۆفەر نەبوو ئەمریکۆ گەڕۆکێک بووە چۆتە ئەمریکای دۆزیوەتەوە و باسی کردووە واڵدێسمر کە ئەم گەڕۆکەکە ئەناسێ یەکسەر ئەمریکا بەنایەوەکە کتێبەکە بڵاوکاتەوە دوای ئازانی کریستۆفەر کۆلۆمبۆس پێش ئەو چووە تاخیرە بێ لە ڕاشکردنەوەی ئەو ناوە ئیتر ناوەکە تازە جێگیر بۆ و تاخیر بۆ هیچ کەلچی نابێ ئەمە دەستەواژەی ئەمریکایە کە عەلەساس گوایە لە ئەمریکۆ داپوچی وەرگیراوە کە گوایە ئەو ئەمریکای گەڕاندووە بەڵام ئەگەر دوورتان نزیک بە عەقڵی سەیر ئەم بابەتەکە بکەین تەماشاکەی بابەتەکەش لە ئەساسی نییە بابەتێکی زۆر ساڵ و سازە یعنی چۆن ئەم کیشوەرە گەورە بە ناوی هەڵەیەکەوە بێت وانە ئاواش بمینێتەوە بالضبط ئەواش بمینێتەوە خەڵکیش تا ئێستا هەوڵی گۆڕانکار نەدا ئێستا بۆ منە قوستەنتینە کە مسلمانان هاتن جیان گرتەوە ناوێکی جوانیان لێنای لاوێنە ئیسلامبۆل وانە دواتر کە ئەتاتورک هات و ئیسلامەکە لێ کردەوە گوتیە ئیستانبول ینی بۆ شار ئەگەر ئیسلامبۆل شاری مسلمانان ئەمە چۆن ئەمریکا ئەو هەموو سەدەیەماوەتەوە ناویشنەوە هەروەکو خۆی بێتن بالضبط دەست خۆش بێ جا ئەمەیە قسە حەبقەریەکە ئەڵێ کاکە ئەگەر وایە ئینگلیز واڵێ ئەڵێ ئەمریکۆ ناوەکی ئیسپانیە ناوەکی ئیتاڵیە کە گەڕدراوەتە سەر ئینگلیزی کراوەتە ئەمریکا وەنی ئێستامە ئەڵێن باشە بۆ خاچی ئەمریکا ناوەترێ ئەمریکۆ بۆ ئەترێ ئەمریکا گۆڕانکاری بەسەرێنەوە ئەوان شڵێن کاکە ئەمە ئیتاڵی بۆتە ئینگلیزی ئەمە شڵێن باشە بۆچی سەدان ویلایەت لە ئەمریکا هەیە عەفەندەیان ویلایەت لە ئەمریکا هەیەت وە من ئەمریکا داکۆتا ئەریزۆنا ئەلباما ئەوانە ناوەکانیان ئیتاڵین هەوڵی خۆش دەست نەگۆڕە دەست خۆشی ماشڵە زۆر باش لەگەڵ بابەتەکە مەڕی سەیری ئەمریکاکەین ئەڵێن کاکە لە ئەسڵا وشەکە کوردیە بەڵام ئێمە چاواشە کراوین و مێژومان لێ شاردراوەتەوە باس ناکرێت ئەمریکا وەکو باسمان کرد بە دەستەواژەی ئینگلیزی و ئەمریکی ئەسل و ئەساسینە و چەندی ویلایەتەیە گۆڕانکار بەسەر نایەتەوە جوانترین شت کە تێڕوانینی مامێکی خۆمە بۆ ئەم بابەتە مام کەریم خان ماشڵڵا عەبقەریە لە فارسی عەرەبی کوردی ئینگلیزی ستاڕادەیەکی باشە زانێ ئەو وتی پن پێم وایە ئەم کەسەی ئەمریکای دۆزیوەتەوە ناوی خۆشی بۆ ئەمریکا کردوتە ئەمە ڕێگا دەبا شتێک سێ شێوازە بالضبط بەڵێ ڕئیس پیری کە نەخشە ئەمریکای کێشاوە سنوورەکەی دەستنیشان کردووە واتە سنووری دەلیاریشی تاریکی دەستنیشان کردووە ئەڵێ لە ئەندەلوسەوە سنوورەکەی دەستنیشان کردووە بۆ ئەمریکا کە سنوورەکەی دۆزیوەتەوە ڕێگاکەی دەستنیشان کردووە بە خەڵکی وتووە ئەمە ڕێگا ئەمە ڕێگا ئەچێتە جیهانی نوێ ئەمە ڕێگا عەرەب کە وشەکەی هێناوە وەریگرتووە ڕێی قەڵەوی نەبوو گئیشی نەبوو کردیە ئەمریکا لەگەڵ زۆری زەمن و تێپەڕبوونی زەمن کراوەتە ئەمریکا زۆر ئەگەنا لە ئەسڵە بەپێی ئەو بیر بۆچنەیە وەک باسشم کرد ئەکادیمینی و لە کتێبەکەشا باسم نەکردووە بەڵام قسەیە کە ئەوترێ زۆری جوانەوە جێگای عەقڵیشە ئەنی لۆژیک بڕەکە کەم شتێوەڵی دەکات ئەمە ڕێگا کاک محەممەد پێم خۆشە لەسەرەوەش بۆمان بدوێی بابزانین چۆن بوو کتێبەکەتان کرد بە فیلم بۆ بیرتان لەوە کردەوە با بڵێنەوە تەنها هەر کتێب نەبێتن بەڵکو کردوتانیشتە بە فلیمیش فیلمتان لێ بەرهەم هێناوە ڕاستەکەی لە ڕاستیدا ئێمە دیقەتماندا تا حەدێکی زۆر کورد چاوی بەرەو ڕووی فیلمە نەک کتێب ئەنی وسمان لەبەرە بابەتەکە گرینگە و ئاشناکردنی خەڵک بەم بابەتە ئەرکێکی نەتەوەیی کاک محەممەد لە پەخشەوە بەڵێ دەست خۆش بێت ئەمە ئەرکێکی نەتەوەیی و دینیە کە تۆ لە خەمی میلەتەکەت بی لە خەمی دینی میلەتەکەت بی زانایەکی گەورەی مسلمانی کورد لە جیهادی کردووە لە بەحرە ئێمە زۆر جیهادمانێ لە وشکانیە بەڵام ئەمە تاکە شخصێکە کە شانازی بەوە کرێت جیهادی کردووە لە بەحرە ئەم پیاوە سەربەرزانە لە دژی دژمنانی گەلەکەی و نەتەوەکەی جەنگاوە و توانێتی پلەیەکی گەورە وەکو ئەدمیرال هەتا بۆتە ئەدمیرالی یان با بڵێن سەرکردەی و ڕئیسی هەموو گەلەکە لە کەشتەکانی عوسمانی ینی ئەوەندە بەناوبانگ و ئەوەندە پێگەیەکی جوانی دروست کردووە ئەڵێن زۆربەی کەسایەتە گەورەکانی وەکو باربەڕۆسا وەکو ئەوانی پێشە وەکو ئێستا حاڵێن ناوەکانی بینیە وەکو ئیبراهیم پاشا و چەندانی ترکەوانە وەزیر بوون
ئەڵێن هەموو ئەمانە بۆ هۆی ئەو ڕئیس پیرۆ ناوبانجیان پێیا کردە بۆ منە باربەرۆسا یەکێکە لەو شخصانەی ئەڵێن سوبێتە هەر شەڕەکە و نەدۆڕاوە بەڵام بەداخەوە ناپرسین چۆن نەدۆڕاوە لە بەرچی چێکی بکات بزەبێت چێ هانی دەیە بیرەکەینەوە سیرەکەن نەخشەی ڕئیس پیری بۆ جەنگ بەکارهێناوە کە تۆ جوگرافیای شوێنێکە زانی ئەزانی لەکوێوە هێرشی بۆ بێ ئەزانی لە شوێوە بیگری وانە ئەمەش هەمان بابەتە کردنە فلیمی ئەم کتێبە وەکو باسم کرد ئەرکێکی نەتەوەی و دینی وە لە هەمووشانەوە هۆشارکردنەوەی جەنگە بۆم نێمە بە هەر شتێک بۆ منە پیاوێکی بەڕێزەک و جەناب شتێکی لەسرە بگەێنێت هەمومان شتێکمان لەسرە بگەێنێت ئەوەی لەسرم بوو الحەمدوللا توانین بگەێنە فلیمەکەشمان الحەمدوللا لە ماوەیەکی باشە توانی گۆڕانکاریێکی گرنگ بە دوای خۆدا بێنێ ئەوەیە کە بۆ 22 زمان وەرجێردرا 22 زمان الحەمدوللا بەڵێ بۆ 22 زمانی لە تایلەندی چینی کۆری ژاپۆنی پرتوگالی ئیسپانی فەڕەنسی ئەڵمانی و هەتا ڕۆسی فینلەندی الحەمدوللا وەسکاندنە بۆ زمانێکە لە سویدوانە بەکاتەی الحەمدوللا بۆ 22 زمان وەرجێدرا و الحەمدوللا تا ئێستا سنوورەکانی ڕۆس و هیندستان و بەریتانیا ئەوانە ئێستاش خەڵک هەر بۆ گاڵتە و گپ لە تەلەڤیزیۆنەوە سەیەکە ڕشمێکێکری بۆ منێرە لە یان خەریت سەیری ئەو فیلمە کاک محەممەد لەکوێ پێشاندراوە و هەروەها باسی کاردانەوەکانی ئەو فیلمەشمان بۆ بکەیت چی وای کردووە بۆ ئەو هەموو زمانە وەربژێڕێ دەست خۆش بێت وەڵاهی ئەم فیلمە لە یەکەمدا لە سۆران دوای ڕێگرێکی زۆر الحەمدوللا هەر پێشکەش کرا بەڵێ دواتر لە شارەکانی وەکو کەرکووک و سەمسەماڵ و بڵێن سلێمانی لە زۆر شوێنی کەمەوە شارەکانی تر و چۆمان و کۆیەوە ئەوانە ڕادێکی باش توانمان پێشپەخشیکەین وە بینەری خۆشی هەبوو ینی جۆرە فیلمانە بینەری تایبەتی خۆی لە سۆران دوای ڕێگریەکی زۆر بۆ ڕێگری لە پێشاندانی فیلمێکی لەم شێوازە دەکرێت من پێم وایە لەبەر هەفتنەوە کارێکی سیاسی بووە سەرەکی ترینیان تورکە چکەم پیاوە گوایە دەڵێن تورکە کە ئێمە دەیهینینەوە ناو باڵنەی کورداتی تۆزەک حەزا بێ لەسەر ئەم لە هەمان کاتشداتەوە یەکەم فیلمە بە ناوی زانایەکی کوردەوە ئێمە لەوانەیە فیلمی زۆرمان نەبێ بەڵام بەدەکمەن فیلمێکی کوردی بینی باسی لە زانایەکی گەورەی کورد بکە یعنی ئێمە فیلمێکە والحەمدوللا لێش نەشارمەوە خۆم 22 فیلمم نووسیوەتەوە ماشاءالله بڵێ ئینشاءالله خوا یار بێ و تەمەن بدا و تەمەن باقی بێ ئەم فیلمانە دەردێنم وە فیلمی داهاتوم و ئەوەی کە زۆر حەزەکەم و پێویستە دەریبێنم لەسەر قازی محەممەدە بەڵێ فیلمە کاریگەرێکی نەتەوەی دروست بکە بە ناوی 11 مانگەکە واتە ئەم 11 مانگێکە قازی محەممەد چۆن توانی کۆماری ماوەتی ئەو لێ هەڵکەوتە و با بڵێن ڕۆبەر بناوانە چی بوون کە ڕۆبەری قازی محەممەدنەوە ئەم فیلمە چۆن کاردانە بەداخۆێنە بێگومان تۆ شتێک گرنگ بی حەقی گرنگەکەی پێ ئەدرێ ئەنی هەموو شتێک وایە ئەنی زۆربەی فیلمە کوردیەکان کە بڵاو ینی نادرێنە ئینتەرنێت ینی پێم وایە ئەوکایەک لەوە کاری کەمی فیلمی کوردیان با بڵێن بیندراوی فیلمی کوردیەوەی نادرێت ئینتەرنێت زیاتر لە سینەما پەخشەکرێت چێتە فستیڤالی فیلم ئێمە الحەمدوللا دوایەوەی پارێکی زۆریشمان سەرف کرد بەڵام ڕاستە پارەکەی خۆشمانێنەوە بەڵام ئازایەنە دامان ئینتەرنێت بۆ ئەوەی چکە هەدەفی ئێمە بریتیە لە بڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر ڕئیسپیری وەکو کوردێک وەکو موسڵمانێک جا لەم فیلمە ڕۆلی چەندین کەسایەتی ئەژێردرێت وەکو زانانی گەورە کە لەناو ئەو فیلمیە باس کراون بۆ منێکێک لەوانە ڕۆلی چارلز هاب بووتە جێردرێت کە یەکەم کەسە لێ کۆن لەسەر نەخشەی ڕئیسپیری کردبووە ڕەتی چەندان زانای ئەمریکی داوەتەوە و دووبارە گوستاڤ ئەدۆڵف دێسمان کە ئێمە وەکو کورد قەرداریەوە پیاوێن چکەم پیاوە یەکەم نەخشەیە یەکەم کەسە ڕئیسپیریمان پێناسێنێ و چەندین کەسایەتی تر ئەو ئەم هۆکاری بڵاوبوونەوە و فیلمەش ڕەفیقایەتی و برادرای دۆستانم بوون و ئەم دۆستە بەڕێزانە خواپاداشتیانداتەوە کە فیلمەکەیم بۆ ناتن سەیریان کردوتیان بەڕاستی فیلمێن کە لە ئاستێکی باڵایە بەڵام ئەمرازەکانی سادەن ینی تۆ بە مۆبایلێک و مایکێکی سادە و هەندێک فلایکام و بەربوومێکی سادە و شوێنی سادەیان بۆم هەندێک شوێنی بۆم نەوەیار دەرچەوەنە تۆزێک ڕەخ نەبوون بەڵام بەگشتی بە دوای پەیام ئاگەڕان ئەنی زۆر جار پەیام گرنگتر لە خودی شتەکان بۆم نە تۆ عەقلێکی گرنگت پێەیە قساکەی بەڵام باجر بەرگت شتێکی فەخیرانە دەبێت دەست خۆش بێ هەمیش هەمان شتە دەست خۆش کاک محەممەد زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لە خزمەت جەنابتا بووم بە هیوام لە داهاتووترا ئینشاءالله لە پرۆژەی دیکە لەگەڵ جەنابت و لە خزمەت جەنابتا بین ئینشاءالله بە تایبەت ئەو بەڵگە فیلم و کتێبەی کە لەسەر قازی محەممەد باست کرد
من پێ بەهیوام سەرکەوتوبی ئینشاءالله زۆر سپاسەکەم بەناوی خۆ مستافی بەرنامەشەوە سپاسی جناب دەکەین لە خزمەتدان زۆر بەخێر بێ زۆر زۆر سپاس بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ کاک محەممەد علی سلمان نووسری کتێب و هەروها فیلمی ڕێیسپیری ئەو کوردەی کە ئەمریکای دۆزیەوە ئەمە تەوەر و بابەتی یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەم بوو بەڕێزان راپۆرتێک دەبینین دواتر دەچینە سەر نەخۆشیەکانی گێدا کە باسخواسی دووەمی ئەمڕۆی پرۆگرامەکەی راپۆرتەکەم